کاراسانیەک بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر چەند لیژنەیەکی پزیشکی لە نەخۆشخانەی فێرکاری هەولێر جێگیر دەکاتن و دەست بەکار دەبن لەمڕۆوە. ئەمە وەکو کاراسانیەک دەبێت پێشووتر بە شێوەیەکی وا گشتی و فراوان ڕەنگە ئەو پزیشکانە لە شوێنی دیکە بن و بە شێوەیەکی دیکە لە شوێنێکی دیکە کاریان کردبێت، بەڵام وەکو کاراسانیەک لەمڕۆوە دەبدرێنە نەخۆشخانەی فێرکاری هەولێر، چونکە لە ماوەی ڕابردوو کۆمەڵک گلەی و گازاندە هەبوو کە لە ڕووی پزیشکیەوە بۆیە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر لەمڕۆوە ئەو تیمە لەوێ جێگیر دەکات. من دەمەوێت وردەکاری زیاتر لە میوانەکەم وەربگرم کاکسامان و تەبێژی تەندروستی هەولێر. کاکسامان بەیانیت باش وردەکاری ئەو لیژنانە چین و چەند پزیشکن و پزیشکانە پسپۆڕەکانیان چین؟ زۆر سپاس لە بەڕێستان. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر هەمیشە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بەڕێز بەڕێوەبەری گشتی لە ئەنجومەنی کارژێڕی لە هەموو کۆبنەوەکانماندا پرسی بەرژەوەندی گشتی هاوڵاتیان تاوتوێ دەکەین بۆ ئەوەی هەم لە ڕووی ئیداریەوە هەمیش لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری پزیشکی تەندروستی بۆ ئەم مەبەستە بەڕێز بەڕێوەبەری گشتی لە ئەنجومەنی کارژێڕی بڕیاردراکە وەکو کار ئاسانیەک بۆ هاوڵاتیان لەبەر بەرژەوەندی گشتیش دوو لیژنە پزیشکی کە پێکهاتوو لە لیژنەی ئێسک و شکان مێشک و دەمار، ئەم دوو لیژنەیە لە بەڕێوەبەرایەتی لیژنە پزیشکیەکان وەکو تێستێک بنێرینە نێو نەخۆشخانەی هەولێری فێرکاری بۆ کار ئاسانی هاوڵاتیان و ڕایکردنی کارەکان. بۆ ئەم مەبەستە لیژنەیەکمان هەبوو کە لیژنەی پزیشکی بوو کە بۆ چاندنی بڕیاردەری چاندنی گورچیلە و چاندنی جگەر بوو لە نێو دیوانی بەڕێوەبەرایەتیمان بۆ ئەوەی کە ئەوانش تووشی هیلاکەتی و هاتوچۆ نەبن یاخود جەنجاڵی دروست نەبن. ئەو لیژنەیەشمان لە نێو نەخۆشخانەی ڕزگاری جێگیر کردووە بۆ ئەوەی کار ئاسانی ئەو هاوڵاتیانی کە مەبەستی چاندنی جگەر و چاندنی گورچیلە سەردانی ئەم لیژنەیە دەکەن لە دیوانی بەڕێوەبەرایەتیمان. کەواتە لەمە دووە ئەوانەی بنمونە لیژنەی پزیشکیان هەیە تایبەت بە ئێسک و شکان و دەمار و لەگەڵ چاندنی گورچیلە لەمە دووە سەردانی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر نەکەن، سەردانی نەخۆشخانەی فێرکاری هەولێر بکەن؟ بەخۆی ئەو ئەوانی کە چاندنی جگەر و چاندنی گورچیلە لە ئێستادا لەمڕۆوە کە یەکی نوێیە دەتوانن و ئاگاداریش دەکرێنەوە کە هەمەهنگ و تەلەفۆن و ژمارەیان لە ڕووی کارژێڕیەوە سەردانی نەخۆشخانەی ڕزگاری دەکەن بۆ ئەوەی لەوێندەری لیژنەکە بیبینی بۆی بڕیار بدە لەسەر ئەوەی کە گورچیلەکە یاخود جگەرەکان هاوشێوە دەبێت بۆ چاندن. لە هەمان کاتە لیژنەکانی تر وەکو تێستێک ئەم لیژنانە ڕەوانی نەخۆشخانەی هەولێری فێرکراینە کە مێشک و دەمار و ئێسوشکانە ئەم پرۆسەیە بەردەوام دەبێت. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر هەمیشە تاوتوێ هەموو ئەو پێشکەشکردنی خزمەتگوزاریان دەکەین کە بۆ لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیان دەبێت بۆ ئەوی هاوڵاتی لە ئاسانترین و کاتدا ئەم خزمەتگوزاریان پێشکەش بکرێت. بەڵێ چاوان ئەمە زانیاریەکان بوو لەبارەی ئەو تیمانەی کە بڕیار وایە لەمڕۆوە لە نەخۆشخانەی هەولێری فێرکاریەوە دەست بەکار بن. پێشووتر ئەو لیژنانە لە نێو بەڕێوەبەرایەتی تەندروستی بوون، بەڵام لەمڕۆوە دەستنە نەخۆشخانەی فێرکاری هەولێر و ئەمەش وەکو کار ئاسانێک دەبێت بۆ هاوڵاتیان. بەڵێ بڕیار، سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت، سپاس بۆ تەواوی زانیاریەکانتان.